وەک ئێوارەکانی تر بە هەواڵەکانمان دەست پێکەین بەڵام ئەمڕۆ بەهۆی کەش و هەواوە یەکێک لە ئیڤێنت و یەکێک لە چالاکیە گرنگەکان کە ئەویش یادکردنەوەی ڕۆژی سینەما بوو کە چەندین چالاکی بۆ ئەمڕۆ ئامادەکرا بوو ساز بکرێت و بڕیار بوو کەناڵی کورسات و پرۆگرامی کورسات مەگەزین لەوێ ئێمە بەرنامێکی تایبەت بەو یادە ساز بکەین. بێگومان دوێنێ یەکێک لە هونەرمەندەکان کە ئەویش زۆر بەڕێز ڕێبوار هەورامی بۆ ئاماژەی بەوە کرد کە لە سەرەتادا یاخود لە 28 دیسەمبەرە کە ڕۆژی جیهانی سینەمایە و لە هەموو جیهانە با بڵین چەندین چالاکی بۆ ئەو ڕۆژە بە یادکردنەوە بە با بڵین پیشاندانی فیلم بە چەندین ئیڤێنت سازەکرێت بەڵام بەهۆی چەند هۆکارێکەوە کە بە ڕێزیان ئاماژەیان پێکرد با بڵین ئەو ئیڤێنتە لەو کاتەیە دواخرا بەڵام دیسانەوە بەهۆی کەش و هەواوە وەکو خۆتان ئاگدارن ئیڤێنتەکە جارێکی تر دواخرا. زۆر بەڕێز مەریوان ئیبراهیم لە ڕێی تەلەفۆنەوە لەگەڵما. سڵاوت لێبێ کاک مەریوان، ئەم کاتت باش؟ سڵاو لە جەنابتان، ئەم کاتی خۆتان باش. سڵاو لە تۆش. هۆکاری دواخستنی ئیڤێنتەکەی ئەمڕۆ تەنها کەش و هەوایە یاخود با بڵێن هۆکارێکی تر هەبوو؟ ئەمەوێت لە سەرەتای دواکەوتنی ئیڤێنتەکەمانەوە هەر ئاماژەیەک بۆ بم کە ئێمە بەڕێوەبەرەتی هونەری سینەمای سلێمانی ساڵانە لە 28 دوانزەیە هەموو ساڵێک یادی ڕۆژی جیهانی سینەما کاتەوە بە کۆمەڵێک بەرهەمی ناوەزە و کۆمەڵێک بەرهەمی تازە کە بەڕێوەبەرێتێکەمان بەرهەمی دێنێت. بەڵام ئیمساڵ بەهۆی فێستیڤاڵی ئەدەبی سلێمانیەوە دواخرا کە 26 دوانزە کرا، ئێمەش هەستانی خستمانە ڕۆژی 20 و 21 مانگە. بەڵام ڕاستەکەی کەش و هەوای ئەمڕۆ ڕێگەی بۆ نەدا کە ئێمە هەستین بە پێشکەشکردنی ئەو ئیڤێنتە. زۆر باشە. بڕیارە لە کەیە با بڵێن ئیڤێنتەکە ساز بکەن و چالاکیەکان هیچ گۆڕانکارێکی بەسەرایەت؟ چالشەکان هەروکو خۆیان مێنێتەوانێ بەڵام چەند ڕۆژێک دوامان خست لەبەر کەش و هەوا خستمانە 23 و 24 مانگ واتە ڕۆژی یەکشەمە و دووشەمە لە هەمان کاتە پێشکەشی بینەرانی خۆشەویست سێرکەین و ئێمە هەر لەو هۆڵەش چاوەڕوانیەوەکەین بینەرەکانمان وەکو ساڵانی داهاتوو بێن بەرەو پیرمانەوە. زۆر باشە. کاک مەریوان، دوێنێ هەر لە پرۆگرامی کورسات مەگەزینەوە زۆر بەڕێز هونەرمەند ڕێبوار هەورامی ئاماژەی بە با بڵێن بڕگەکانی ئیڤێنتەکە یاخود چالاکیەکەدا ئەگەر تۆش ئاماژەیەکی پێ بکەیتەوە ئەو فیلمانەی کە بەشدارن بۆ یەکەم جارە بەشداری ئەکەن یاخود ئەو فیلمانە ئەگەر پێشتر نمایش کراون لەکوێ نمایش کراون؟ بەڵێ ئێمە من هەر لە سەرەتاوە باسم کرد ئێمە ساڵانە کۆمەڵێک بەرهەم دێنین وەک کورتە فیلم کە بەشەکەمان بەرهەمی دێنێت هەموو ساڵێک لەو ڕۆژەیە 28 دوانزەیە کۆمەڵێک بەرهەمی تازە لەو ئیڤێنتەیە پێشکەش بە بینەرانیەکەی. ئیم ساڵیش وەکو ساڵانی پێشتر 12 فیلممان بەرهەم هێناوە. ئەم 12 فیلمە بەرهەمی بەشی سینەمای سلێمانیە کە لە هیچ فیستیڤاڵێک و لە هیچ شوێنەکان نەبینراوە بەدڵنیاییەوە تازەیە. کەواتە بۆ یەکەم جارە نمایشەکرێت. بەڵێ. زۆر باشە. هەمیشە گەنجانی باشووری کوردستان بەوە ناسراون کە با بڵێن کارەکانیان لە لیستە زۆر بەرزەکانە یاخود هەمیشە کارەکانیان کاری زۆر جیاواز و زۆر ناوازەیە. بە هەمان شێوە ئەم ساڵ هەر لەو ئاستەیە ماوەتەوە یاخود توانیوێتی ئاستێکی تر تۆمار بکات بێگومان لە ڕووی با بڵێن کوالیتی کارەکانەوە ئەڵێم. بەڵێ خۆشبەختانە ئەم گەنجانی کە ئێستا دروست بوون بەڕاستی هیوایەکی دوا ڕۆژیان هەیە لە دروستکردنی فیلم و لە سینەما و فیلمسازیدا. بەدڵنیاییەوە ئیمساڵیش کارەکانیان زۆر ناوازەیە و کاری باشیان کردووە و هەم لە هەموو ڕوویەکەوە. زۆر باشە. با بڵێن تێچووی کارەکان مادام هەمویان سەر بە بەشی سینەمان تێچووی کارەکان بەشی سینەما ئەیگرێتە ئەستۆ؟ بەڵێ هەموو ساڵێک ئەو بەرهەمانی کە ئەو هونەرمەندانی با بڵێن یاخود ئەو دەرهێنەرانی کە ئەو
سیناریوانە پێشکەشی بەڕێوەبێرەتێکەمانەکەن ئێمەش کۆمەڵێک بەرهەم کۆمەڵێک سیناریوێتە بەردەستمان ئێمەش لە ڕێی لیژنەکانمانەوانێ چەند فیلمێکی لێ هەڵەبژێرین و هەر لەسەر تێتووی بەڕێوەبەراتێکەشمان کارەکانیان تەواو دەبێت. بەڵێ زۆر باشە. کاک مەریوان بەڕێستان ئاگاداری زۆرێک لە ئەو کورتە فیلمانە بوون لە کاتی بەرهەمێناندا. کورتە فیلمەکان تەنها بۆ ئەم فستیڤالە نمایشەکرێن یاخود بەشداریەکەن لە فستیڤالەکانی ترە بەتەبێتی فستیڤالە جیهانیەکان؟ بەڵێ ئێمە کە لای خۆمان واتە لە کوردستان و بە تایبەتی لە سلێمانی نمایشمان کرد لە ئیڤێنتێکە یاخود لە فستیڤالێکە دوا بەدوای ئەوە لە ڕێی دەرهێنەرەکان و لە ڕێی بەڕێوەبەرێتەکەمانەوە خۆمان دەینێرین بۆ فستیڤالەکانی دەرەوە و ناوخۆی کوردستانیش. زۆر باشە. بێگومان ئەم فستیڤالە ئێوە ساڵانی تریش ساستان کردو و یەکێکە لە ئیڤێنتە زۆر دیارەکان، بەڵام ڕاستە بەرهەمەکان بەرهەمی بەشی سینەمایە، بەڵام بۆچی هەوڵ نادەن کە بەرهەمی شارەکانی تری کوردستان یاخود پارچەکانی تری کوردستانیش بەشداری پێ بکەن مادام وەکو فستیڤالێک وەکو ئیڤێنتێکی گەورە ئێوە نمایشەکەن؟ ئێمە زۆرمان پێخۆشە. ئێمە هەردەم بەرەو ئەوە توین کە ئێمە لە هەر چوار پارچەکەی کوردستانەوە فیلممان بۆ ئامادەکردن بۆ ئەم بێن، بەڵام ئێمە قسەمان لەگەڵ یانە کردووە بە تایبەتی لە ڕۆژهەڵات ڕۆژاوە باکوور هەموو قسەمان لەگەڵا کردوون فیلمەکانیان لە فستیڤالەکانی کیان نمایش کراوە، واتە ئێمەش تەنها فیلمێک نمایش دەکەین کە پێشان نەدرابێت، کەواتە لە هیچ فستیڤاڵێکا بەردەوامی نەبوو بێ. تەنها ئەوەیە ماجنا ئەگەر ئێمە وەکو فستیڤاڵێکی گەورە بەرهەمی گەورە بێنین لە هەموو لایەکەوە لە هەر چوار پارچەی کوردستانەوە بەرهەم دروست دەکەین و هەمویان پێمان خۆشە بەشدار بن لەگەڵمان. بەڵێ ئیڤێنتەکە بێگومان لە ماوەی دوو ڕۆژاوەکو خۆت ئاماژەت پێکرد، ڕۆژی یەکشەممە و ڕۆژی دووشەممە فیلمەکان یاخود چالاکیەکان بەڕێواچێ بە تەنها نمایشکردنی فیلمە یاخود کۆڕ و سیمینار لە خۆگرێت تایبەت بە سینەما یاخود چالاکی تری جۆرە و جۆری تایە؟ بەڵێ ئێمە هەر هەموو ساڵێک لە دەستێکی شەکانمانە بە چەند پارچە موزیکێک و لەگەڵ چەند خەڵاتێکی تایبەت بە هونەرمەندانی کۆچکردووی بەشەکەمان و دوای ئەوەش بەرنامەیەکمان هەیە کە ئەویش کۆمەڵەی خۆر هەموو ساڵێک لەو ئیڤێنتەی ئێمەیە چەند خەڵاتێکاتە چەند هونەرمەندێک دوا بە دوای ئەوە فیلمەکانمان دەست پێ دەکات. زۆر باشە. بێگومان تەلاری هونەریەکێکە لە هۆڵە گەورەکان هۆڵە دیارەکان لە شاری سلێمانی، بەڵام لە ڕووی کوالیتیەوە ئێوە بۆچی ئەوێتان هەڵبژارد و ئایا گونجاوە بۆ ئەوەی کە ئیڤێنتێکی لەم جۆرە و با بڵێن چەندین با بڵێن کورتە فیلمی تیان نمایش بکرێت؟ خۆشبەختانە ساڵی پار وامان نەزانی کە ئێمە ئیڤێنتە بکەین ئیتر کۆمەڵێک خەڵکی کەمێت، بەڵام ئەوەگە خەڵک هاتبوو یعنی ئەوگە بینەرمان زۆر بوو نەمان نەزانی، یعنی وامان لێ هاتبوو چەند ڕۆژێک پێشتی بخێنە سەر و دووبارەیەکەینەوە فیلمەکان، بەڵام ئێمە ئەمانەوێت لەوە گەورەتریش بێ هۆڵەکە، چونکە بەڕاستی لە کوردستان بە تایبەتی لە سلێمانیا بینەری سینەما و فیلممان زۆرە. ئەمە یەک. دووەمینیشان ئێمە جیازێکمان هەیە بە ناوی DCP، ئەو جیازە یەکێکە لە جیازەکانی با بڵێم ئەگەر لە شەرق ئەوسەتا دوان بۆچیان لەو جیازانە هەبێ، پارەیەکی زۆری تێتوێکی زۆری تێتووە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری کە دابینی کردو بۆ هۆڵە، یەکێکە لەو جیهازانەی کە کوالیتێکی زۆر بەرز و مواصفەتێکی زۆر بەرزی سینەمایی هەیە. بەڵێ دەستەکانت خۆش بێ بە هیوای ئیڤێنتێکی سەرکەوت و زۆر سوپاس بۆ بەڕێز مەریوان ئیبراهیم، سوپاس کە لەڕێی تەلەفۆنەوە لەگەڵم بوویت.